الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشویستانم یەکێک لەو هۆکارانی کە عالمی غەرب مجتمعی خۆی لە ئیسلام دەترسێنێ و سیاسی غەربیەکان هەمیشە خەڵکانی خۆیان لە ئیسلام دەتەوقێن و ئیسلامۆفۆبیا دروست دەکەن لە مجتمعی خۆیانە، لەوە دەترسن کە جارێکی تر ئومەتی ئیسلامی هەستێتەوە و یەکدەنگ و یەکڕێز و یەک هەڵوێز بێ. لە یەکدەنگی و یەکڕێزی مسلمانان دەترسێن و خەڵکیش لەوە دەتۆقێنن. لۆرانس براون دەڵێت یەکڕێزی مسلمانان هەمیشە کاتێک کە دروست بێت و یەکدەنگ و یەکڕێز و یەک هەڵوێز بن، ئەوە دەبێتە گەورەترین شؤم و لعنەت بۆ عالەمی ئەوروپا، و دەبێتە هۆکاری پێشکەوتن و تەتەورکردنی حەڵارەتیان، و دەبێتە هۆکاری لە دەستدانی سوڵتە و هەژمۆنی عالەمی ئەوروپی بەسەر عالەمی شەرقیەوە. بۆیە قەشە سیمۆنی فەڕەنسی دەڵێ ئەگەر عالەمی ئەوروپی دەیەوێت لە عالەمی شەرقیدا حکم بکە، ئەوە دەبێت هەمیشە پەرتەوازەیان کات و پارچە پارچەیان کە. چکە تۆماس گۆ دەڵێ ئێمە شەڕکردن فێری کردوین کە یەکدەنگی و یەکڕێزی و یەک هەڵوێستی مسلمانان هەمیشە بۆتە هۆکاری ئەوەی کە عالەمی ئەوروپا بەرەوداوە بێنێت و نەیەڵێ کە سوڵتە و هەژمۆنی خۆی لە عالەمی شەرقیدا و ثەڕەوات و خێری عالەمی شەرقی و دیانەتی عالەمی شەرقی بگۆڕێ و سوڵتە و دەسەڵاتی تێدا تەطبیق بکە. سموئێل زۆیمەر کە یەکێکە لە گەورەترین مستەشریق و منەسیری عالەمی ئەمریکی کە لە سەدەی ڕابردوودا گەورەترین جهودی هەبووە کە بۆتە هۆکاری ئەوەی زۆرێک لە موسسەکانی ئەوروپی بەناوی ئەوە حتا معهەدێکی تایبەتی هەبێت لە عالەمی ئەمریکا بەناوی معهەدی زۆیمەرەوە، ئەم کەسە کە خاوەنداریتری چەندین موسساتی کردووە لە عالەمی ئیسلامیدا و بەشداری چەندین مؤتەمەراتی کردووە، بەڵکو نەک تەنها بەشدار بوو بێ و خاوەندارەتی کردبێ، بەڵکو خۆی بەرپرسی سەرەکی بووە لەناو ئەو مؤتەمەرا و دروستکەری بووە، وەکو مؤتەمەری ساڵی 1906 میسر یان مؤتەمەری ساڵی 1911 کە لە هیندستان تێدا استراتیژی عالەمی سیاسی ئیسلامی تێدا کێشرا کە چۆن دەبێت بجوڵێنەوە و چۆن تەعاملیان لەگەڵا بکرێ و چۆن خطە داڕێژی کرێ بۆ چەند ساڵی داهاتوو. یانە مؤتەمەرانەی کە لە قودس کرا کە لە ساڵی 1922 یەکەم مؤتەمەری گەورە کرا لە قودس کە تێیدا لەو مؤتەمەرەیەدا بڕیار درا کە دەبێت دەوڵەتی یەهودی کیانێکی مستەقیل و حکمێکی ذاتیان هەبێت لە ناو فەڵەستینە و دەبێت قودسیش بکرێ بە پایتەختی ئەو دەوڵەت. ئەوە لە ساڵی 1922 دا ئەو بڕیارە درا، دوای سەدەیەک دەبینی تەطبیق دەکرێت. لە ساڵی 1928 جۆن لۆدیسان خاوەنداری مؤتەمەری دووهەمی قودسی کرد. ئەوەی مەبەستمە لە مؤتەمەری سێهەمی ساڵی 1935 لە قودس کە ئەم زۆیمەرە خاوەندارێتی ئەو مؤتەمەرەی دەکرد و بەرپرسی ئەو مؤتەمەرە بوو، تێدا وتارێکی گەورەی پێشکەش کرد و وتی ئەی مبەشیرەکان، ئێوە لە ڕاستیان نابێت قەڵس بن بەوەی کە عالەمی ئیسلامیتان نەگۆڕێونیان نتان هێناوەتە سەر دینەکەی خۆتان. ئێوە بەوەی کە هەر تەنها توانیتانە پەرتەوازیان کەن و پارچە پارچیان کەن و هەڵیان گێڕنەوە لە دینەکەی خۆیان و ساردیان کەنەوە و وایان لێ بکەن کە بەهۆی پەرتەوازەی و پارچە پارچەبوونیان ئێستا زیاتر لە 95 ملیۆن عەدەدی ئەو کاتە باز دەکات، زیاتر لە 95 ملیۆن مسلمان لەژێر سوڵتە و نفوذی ئیحتیلالی ئەوروپیدا بێ. ئەمە کە ئێوە توانیتانە بەهۆی پەرتەوازەبوون و ساردبوونەوەی خۆیان لە دینەکەیان ئەمە بخڵقێنن، ئەمە گەورەترین ئینجازەکە ئێوە دروستان کردووە، گەورەترین نیعمەت و خزمەتە کە کردبێتان بە تەبشیر کە پێویستە بۆ چەندین سەدە ئێوە شانازی بەم جهودەی خۆتانەوە بکە. ئەم هەوڵ و کۆششەی کە عالەمی غەربی دەیدا و داویەتی و ئێستاش کە زۆرێ لەو مؤسسانەی لە عالەمی غەربیدا هەوڵ دەدا کە مسلمانان دوای پەرتەوازەبوون و کردنی بە چەند پارچەیەک و بیان خاتە دوو زاویە. زاویەیەک ئەو مسلمانانەی کە ملتەزیمن پابندن بە دینەکەیانەوە پێیان بوترێ مسلمانی ئوسوڵی کەوانە هەر هەمویان متطەڕیف و ئیرهابین، لای ئەوان جا چه ئیرهابی بکات و نەیکاوەکو بۆشی باوک لە کتێبەکانیان باسی کردووە، دەڵێ ئەو مسلمانانە کە ملتەزیمن بە دینەکەیانەوە ئیرهاب بکەن و نەیکەنەوەنە هەر ئیرهابی مسلمانی ئوسوڵی ینی ئیرهابی لای عالەمی ئەوروپی. بەشی دووەم مسلمانی سلمی ناسک کە مسلمانێکی ئەلمانی دەوێنەوێ دروست بکەن و بیخڵقێنن، وەکو مؤسسەی ڕان زۆر بە شێوازێکی ئاشکرا تشک دەخاتە سەر دروستکردنی ئەم جۆرە مسلمانە کە مسلمانێکی ئەلمانی بێ تەنها لە ظاهرە پێی بوترێ مسلمان، ئینا لە هەزر فکرە غەربی بێت و ئەلمانی بێ، وەکو ئیمپریالیستی ئەوروپی کاتێکە لە ساڵی 1956 چوونە ناو هیندستان، لۆر ماکلی قسەیەکی کردوتی هەدەفی ئێمە لە احتیلالی هند ئەوەیە کە ئێمە کۆمەڵێ مسلمان تەنها لە ظاهرە هندی بن و مسلمان بن، لە فکر و هزرا دەبێ ئینگلیزی بن و غەربی بن.
هەدەفی ئێمە دروستکردنی جیلێکە کە لە شکلا هیندی بێ بەڵام لە معنەویەت و فکرە ئەوروپی بێت و ئینگلیزی بێ. بۆیە مەدرسەی دوێبەندی لە مقابلی ئەوانە دروست بوو کەوتیان نەخێر ئێمە دەمانەوێ و دەبێ موسڵمانان لەسەر ئەو ظاهرەیە بمێنەوە کە لە ئاشکرادا جنسیەکی تایبەتیانە بێ بەڵام لە فکر و هزرا دەبێ هەمویان یەکدەست و یەکریز و یەک هەڵوێز بن. بەڵام ئەوەی کە احتیلالی بەریتانی ویستی تطبیقی کرد ئەوە بوو پارچە پارچەی کردن و لە هزرا جیای کردنەوە و چەندین دینی جیاجیا بە بشتی و بە قادیانی و بە چەندین دینی تر باڵتنی و ئەوانە دروستی کرد لە عالەمی هیندیا تا ئەوەی بەهۆی پەرتەوازە بوون و نەبوونی یەکدەست و یەکڕیزی بتوانێت بە شێوازێکی زۆر ئاسانی دەوڵەتی ئیسلامی لە هیند لە کار بخاوە. یەکەم دەوڵەتی ئەلمانی کە دروست بوو لە هیندستان دروست بوو کە حکمی ئیسلامی لێ وەلانرا. بەهۆی چیەوە؟ بەهۆی لەناوبردنی یەکدەستی و یەکڕیزی موسڵمانان. ئەم ظاهرەیە خۆشەویستانم غەریب نییە. خوای پەروەردگار لە قورئانە 1400 ساڵەوە پێشباسی کردو و فەرموویەتی ئین تەمسەسکم حەسەنەتون تەسوهم وئین تصبکم سەیئەتون یەفرحوا بها. دەفەرمێ ئێوە ئەگەر هاتوو حەسەنەیەکتان توش بوو کە ئیمامی قەتادە تەفسیری کردووە بە ئولفە و جەماعە، دەڵێ ئەگەر ئێوە تووشی جەماعەت و ئولفەت و یەکدەست و یەکڕیز و یەک هەڵوێستی بوون ئەوان تەسوهم زۆریان پێ ناخۆش دەبێت، پێی قەڵس دەبن. بەڵام ئەگەر هاتوو تووشی ناڕەحەتیە بوون کە قەتادە تەفسیری دەکات دەفەرمێ پێوەی ئەگەر پەرتەوازە بوون، جیاواز بوون، ناکۆک بوون، بێ هەڵوێز بوون ئەوە ئەو کاتە یەفرحوا بها زۆر پێی دڵخۆش دەبن. بۆیە ئێستا موسڵمانانی خۆشەویستم پێویستە ئێمە ئەگەر بمانەوێ براوە بین دەبێ وەک براوە بین. ئەگەر بمانەوێ کەلیمەی تەوحید بەرپا بێ دەبێت تەوحیدی کەلیمە و تەوحیدی سەف دروست بێ، چونکە گەورەترین مەقاصدی کەلیمەی تەوحید بریتە لە تەوحید السەف و تەوحید الکەلیمە. یوسف عەلەیهی السەلام 11 برای هەبوو، بەڵام چونکە ناکۆک بوون لەگەڵیا کردیان بە کۆیلە، خۆی حڕ بوو کردیان بە کۆیلە و فرۆشتی ژیان. بەڵام موسا عەلەیهی السەلام 1 برای هەبوو، بەڵام چونکە هاو هزر بوو و یەک بوو لەگەڵیا خۆشیان و قەومەکە ژیان و ئومەتێکی ژیان لە کۆیلایەتی لە دەستی فرعون و جەبەروتی فرعون ڕزگار کرد. ئێمە خۆشەویستانم بۆ ئەوەی بتوانین ڕەحمەت و میهرەبانی ئیسلام بگەێنین بەو خەڵکە بەستەزمانەی کە ئێستا لە عالەما هەیە کە زۆرێکی ڕەحمەتی ئیسلامی پێ نەگەیشتووە، پێویستە لە ڕاستیە بیر لە یەکدەستی و یەکڕێزی کەینەوە بە دەرەوەی کە بەوانی بگەێنین خۆمان نەجات بدەین لەم ذیلەتەوە کە وەکو ئیمامی زەرکەشی دەفەرمێ هەچ کەسێ لە عیزەتا نەژی نازانێت لە چه ذیلەتێکە، خۆمان دەبێنین لەم ذیلەتەی کە تێیداین ئێستا لە ڕاستیە پێویستە یەکدەست و یەکڕێز بین. ئەگەر اختلافی دوو کەس ببێتەوە کاری ئەوەی کە فەزڵ و گەورەی لەیلەتول قەدر لە ناوچە و نەمێنێ و هەڵگیرێتەوە، ئەی دەبێ بەهۆی ناکۆکی ئێمە چەندە میهرەبانی و ڕەحمەتی ئیسلام بوو بێ لە خەڵکی. ئێستا ئەگەر سەیری خۆشەویستانم هەموو ئەو وڵاتانەی ئەو دەوڵەتە ئیسلامیانەی کە لەوە و پێش لە دەوڵەتی ئەمەویەوە هەتا لە خلافی عوسمانی کە ڕوخێنراوە هەر هەمووی بەهۆی ئەوەیەوە ڕوخێنراوە کە یەکدەست و یەکڕێزی لە ناویانە هەڵوەشێنراوە و غەرب و هەروەها میلەتی کوفر توانیوێتی پەرتەوازەیان بکات. دوای پەرتەوازەبوونی زۆر بە ئاسانی ڕوخێنراوە. سەرکە خلافی عوسمانی کاتێک کە غەربیەکان ڕوخاندیان هاتن لە ناویە تورک و قەومایەتی تورکیان دروست کرد، تا بەشەوایان لابوو تووڕان ڕۆیان دەکردە تووڕانیان وێ ڕوو ناکەینە کەعبە، قیبلەیان گۆڕی بوو. قەومایەتیان دروست کرد تا ئەوەی کە لەگەڵ عەرەبە بێ بە کێشمەکێشم، عەرەب بێ بە دژی تورک، تورک بێ بە دژی سەفەوی، سەفەوی بێ بە دژی تورک، هەردووکیان بە دژی عەرەب، عەرەبیش بێ بە دژی هەردووکیان. لەو بەینەیە یەهودی دەونەمەیان خستەناویان کە ئیدعای ئیسلامی ژیان دەکرێ و کاتە ئەسفن بەو شێوازە بەهۆی اختلاف و ناکۆکی و پەرتەوازەی ناویان توانیان زۆر بە ئاسانی خلافی عوسمانی لەناو بن و بە شێوازێکی کولی بیشکێنن کە یەکێکی وەکو زۆیمەر بڵێ ئێستا ئیتر تەواو بە هیچ شێوازێک جارێکی تر خلافی ئیسلامی بە تەمای گەڕانەوەی مەبن، بۆ لەبەرەوەی توانیان کە زۆر بە شێوازێکی ئاسان پەرتەوازەیان کات و لە ناویان بە. سێرکە عەرەب تا کاتێ یەکدین و یەک هەڵوێز بوون، کاتێک کە دەیانوت ئەبیل ئیسلام و لا ئەبە لی سیواهم ئیذا افتەخەڕوا بقەیس ئەو تەمیمی، ئێمە باوکمان تەنها ئیسلامە، تەنها ئیسلامە کە لە هزر کۆمان کاتەوە، بەهۆی ئیسلامەوە کە ئێمە دەتوانین یەکدەست و یەکڕێز و یەک هەڵوێز بین. جا خەڵک بار شانازی بە قەیس و تەمیمەوە بکە. سێرکە مجتەمەعی غەرب و زۆرێ لەو خەڵکی کە لە چواردەوریانە بوو چۆن خزمەتکاریان بوو، ذەلیلیان بوو، بەڵام دوای ئەوەی پەرتەوازە بوون و هەچ کەسە و ئاڵا و پەرچەمێک و فرقەیەک و هزرێکی تایبەتی بۆ خۆی دروست کرد تا ئەوەی وای لێ بێ بوتری ئامەنت بالبعث ربا لا شەریکە له وبالعروبة دينا ما له ثاني. سێرکە خۆی پەروەردگار چۆن زەلیلی کردن کە ئەمە ئێستا لە ناو عالەمی ئیسلامیدا دەخڵقێ. ئێمە پێویستە خۆشەویستانم بۆ ئەوەی جارێکی تر هەستینەوە و دیفاع لە پێغەمبەری خۆمان بکەین صلی الله عليه وسلم، دیفاع لە کیانی خۆمان بکەین، دیفاع لە یعنی لە فطرەتی مرۆڤایەتی بکەین. کاتی خۆی
ئەگەر خەڵکی کتێبی نووسیبە لەسەرەوەی حوسون و نامهددە کێشە لەسەرەوە بێ کە ئیسلام مهدد ئەمڕۆ فیترەتی مرۆڤایەتی لە تەهدیدایە بەهۆی غەرب و سیاسی غەربیەکان. ئێمە بۆەوەی ئەمە تەواو نەپچڕێ لەمە زیاتر بەرەو ئەولانە چێ پێویستە لە ڕاستیە یەک دەنگ و یەک ڕێز و یەک هەڵوێز بین لە قەزێ گەورەکانە. من ناڵێم با ناکۆکی نەبێ، ناکۆکی لەناو سەلەفا بووە، لەناو سەحابەی پێغەمبەری خوا بووە، بەڵام دەڵێم باوەکو ئەوان ناکۆک بین. ناکۆکییان لە هەزردا بوو، هی ئێمە لە دڵدایە، ئەوان بۆ عەرز بوو، هی ئێمە بۆ فەرزە ئەسفەن، ئەوان بۆ تەکامل بوو، ئەسفەن ئێمە بۆ تەخاسومە. ئەوان لەگەڵەوەی ناکۆکیش بوون برابوون، ئێمە زۆر جار ناکۆکیش نییە لە قەڵێکانە، بەڵام یەک دەست و یەک ڕیز و یەک هەڵوێز نین. ئێمە خەریکی دروستکردنی کۆمەڵی قاعیدەین کە عولەمانی ئیسلام بە عەکسیەوە قاعیدەیان داناوە. ئێمە خەڵکیمان یا قیدیسە یا ئیبلیسە، یان لەگەڵمان یان لەسەرمی، نا دەبێ ئەو قاعیدانە دروستکەین و دووبارەی کەینەوە کە عولەمایان بۆیان دروست کردووی. ئیمامی شافعی ڕضا ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەلا یەسعونا ئەن نەختەلیفە ونەکوونە ئیخوانا، ئایا ناکرێ ئێمە جیاوازش بین و برابین؟ ئایا نەما بیست عولەمایان دەفەرمون الاجتهاد لا ينقض إلا بالاجتهاد، اجتهاد بإجتهاد دڵەوەشێتەوە، لازم القول ليس بلازم إلا إذا التزمه صاحبه وكو إمام ابن تيمية دەفەرمێ. یان اختلاف لا مسألة كان أبي قضية جورا كمان لكيس بشيء. صحابة بيغمر إخوة عليه الصلاة والسلام كاتي كلام مدينة بون دميني كومالك ناكو كي دروس بو بلام وكاتي دولتي كان دروس كردبو بلام أو ناكو كبسو كان هيش على مكان بو بولا بروي بيريال لدرهناني أو مجتمع دا كردوا أو خلق مستضعفة شون دربيان اللي هجموني أو ملة بيباورون يان شو سينو لو زياتر. ياما لكاتي قضية جورا هذا بشتي جورا باسكي شتي جورا بيبا بنشمانا أو قضية يعني بشوكن يان مهمن كومل خلافه مهمه بلام داينه بوكاتي كتير استا اهم لوهي لقل يا نالم باسي مك قسيلي وبك بلام بوش وازيك علماء اسلام قسيان لسر كردو باسيان كردو خرابي خرابه كاران باس بكن بو خرابتر لوان كاريك بكن ك يك دنگو يك ريزي ويك هلوستي امتي اسلامي نترازه لحناي تشيا لحناي مجتمعي وهجمون سياسي عالمي غربي اين لنا ناكل بلا سهند قضايا اشكاليه بلام مشكله لوايك مؤامرة بكري ودجي فطرة دجي بيغمري إخوة عليه الصلاة والسلام دجي همو شوازك ومؤسسات مقدساتك إسلام قصة بكري إما هلوستك ما نبي بهوي برتوازيو ببي أويك يقريز بين ويك هلويز بين كما شوازك وايلي بك عالمي غرب قالت ما بيبكا وبما بيبكني تاوي لقوفارة كان بنسلي استا يقدستي ويقريزي ملتي مسلمانان نستو وقنستني أصحاب الكهف ووقنستني ياراني أشكوتي كهف بويا دبي جاري كي تنهول بين أو يقدستو يقريزيا زينو بكينوا تاوي كخوي پروردگار نجات ما بدا لمز المستمعي كإستالة ملتي مسلمانان ذكري. وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين.